سرپرایزەکەم گەیشت کارەکەرە نوێیەکەم. وەرە بابم ماڵێ کارەکرد بۆ خاتی خۆ ئەوژی ئەندامێکە لە خێزان بڵێ خزمەتکار. دانیشە کچم دانیشە. ناوە باشە. نانە دانیشە. ئاوڕێیانی خۆشەویست. ئەوەش باوکم تەتا. دوای ئەوەی ماوەیەکی زۆر گفتوگۆمان لەگەڵ باوکم کرد ئەوە بوو دوای قەنەعەتیانە ئەم کارەکەرەمان. ڕێزی خۆت بگرە کاکە من کارکردنیم. من خزمەتکار ئەم خزمەتکارەمان کردو کارەکانمان بۆ کات چاوەڕوان بوون ئەکتیڤمان بەردەوامە بێ و لایڤیش یەکەینەوە. تەواو ڕۆڵە؟ قوربان ئاخر ئەو میوانە هاتووە کچەکەم یاخوا بە خێر بێ سەر چاوم. زۆر سپاسم. حەز ناکەم یعنی حەز ناکەم حەز بە خەریبی بکەیت و نوعێک تۆش ئەندامێکی لەم خێز. بەزەوەی تۆزێ خزمەتمانەکەی چکە تەمەنەکەمانی تر خەریکە وردە وردە ئاها چاوە خۆش بێت. تعاریفیشمان نەکرد. من ناوم باڵایە. ئەمە کوڕە گەورەکەمە. باڵا؟ باڵێ. ئەی تۆ؟ من لەنجە. ئەی بەرەنجە گیاوە بێرە و مارەکەوە. بەسە کوڕم منیش ناوم حەمەومینە پێم بەڵێن کا حەمەومین. ئەمیش بەجددی یعنی خەجێیە بەڵام نامان ناوە شوشە. پێویست ناکەم وردەکاریەکان باس. سناپەکەشی شوشە ئۆفیشاڵ. دەتوانی پێم بڵێ شوشو. جا بزانین جەنابەت یعنی خواردن وشت چی ئەزانی؟ وەڵا خواردن شەرقی و غەربی دەزانم. نەوەڵڵا ئێمە لەگەڵ غەربیە. وەڵا غەربی زۆر خۆشە. ئەخە تەبیعەتمان ناچێتە سەیرە بەر WC شتەکە. نا ئێوە غەڵەت تێگەیشتوون. غەربی خواردنەکانی زۆر خۆشە یعنی ڕۆژاوایی. کچەکە. ئاخر چۆن ئێستا وەکو چی بێن؟ وەکو کینتاکی، وەکو پیتزا، وەکو سوشی. پیتزا غەربیە؟ ئەی چۆن؟ ئەیلەوە زانی خۆمانە. تۆ سەیرکە بە شەرمەنجانی شەرقیە. منۆ مەزانیر کەی کە سۆسیان پێدا کردووە. وەڵا خۆشە. ئەیدێ بەس کنتاکی کامێ نەم خواردووە. کنتاکی؟ ئەها وا سینگی مریشکە دەخێنا و ئارد و ئاردی گەرمەشامی ئەو دەبتە کینتاکی. مریشکە سەگەکەی خۆمان. بۆ خوایە بۆ ڤیدیۆیانە ڤیومان دەفڕێ خواردنی باش دروستکە بەچاوە. بۆ نیوەڕۆچیتان بۆ بکەم؟ ئەمە قسەیە ئەمە قسەیە ئەمە خۆشە. من برنج و پاسۆلیا. بۆ برنج و بەڵام من حەزم لە برنج و شلەیە. برنج و شلە. پاستا بە خزراوات. بە خزراوات. یعنی گۆشتی تێدانە؟ نەوەڵ چۆن ئێمە گۆژ ناخۆین. ئێمە گیاخۆرین من و باوک. لە ڕۆڵی گیاخۆری خۆ تۆ بزنی ڕۆڵە بڵێ خەزڕەوات سەوزەوات. سەوزەواتی ئێمە گۆشتی لێمە ناکردووی. یعنی گۆژ ناخۆن؟ نا وەڵڵا خراپە بۆ. وەڵا من ئیش ناکەم. بۆ سەبەب. بەخوا ئەیکە عەزیز پێی نەگوتن؟ نا وەڵڵا عەزیز بەزوو تێکاتە سێ چوار وەرەقە و حسابمان کردو تا ئیتفاقمان. بەخوا هەر ماڵێک گۆشتی تێدا نەبێ من ئیشی لێ ناکەم. بۆ قەسابی تۆ دادەیان کارگوزاری. وەڵا من گۆشە خۆم. پیاوەکە بۆی چارەسەرکە بەشی ئەو بە گۆشت بێنە. ژنەکە چارەسەری چی چولێ وەرد بە 25,000 جا خۆ مەسرەفی ئەو زیاتر. گۆشتی مریشکیش ناخۆن؟ جارێت خۆی جارێت دوزار؟ بەخوا هەفتەی 5 ڕۆژ نەبێ هەر ئیش ناکەم. تاکە مریشک هەزارە 5 ڕۆژ. قەی ناکەم. هەموو ڕۆژەکان مریشک نا ئەو دوو ڕۆژەی ماوە دەبێ گۆشت بێ. وعدم داوە بە فاڵۆوەرەکانم با نەڕوا بووی بێنە. باشە. دەیهێنن یان نا؟ باش باوەی تێ لەبەر کار عەزیز ئەی باش. باشە دە باشە. شەرتێکی تریشم هەیە نازانم ئەوشی پێی نەوتون؟ چییە نەوەڵا؟ من ڕۆژانە شیرینی دەخۆم. ئەمانە ئەوە بەسیتە. ئەگەر ئەوە بێ هەر زۆر بەسیتە. وەڵا یعنی شیرینی دەخۆم؟ ئەمانە. ئەلحەمدولیلا باش من ڕۆژانە دای دەنم کە چ خواردنێک دروست دەکەین بۆی هەموو ببینن باشە؟ ئەوە باڵاجان هاتەوە ئەوەتانێ بەقوربان. ئەوە چییە؟ کولیچەی گوێزە. وەڵا دەستان خۆشە من ئەوە ناخۆم بەخوا پاقلاوە بە ڕۆنی مەڕ نەبێ هەر نایخۆم. ڕۆنی مەڕەزایی کیلوی بەچە لە ئەوە. لاوە ناڕازی؟ ئیش باش ڕۆن. حەزە خوێڕیشی تەواو. تۆ دەتوانی دەست پێ بکەیە ها؟ بۆم حازر کردووی. یعنی پێش خۆشتان خڕ ناکەنەوە؟ نا. وەڵاهی وتمان هەر یەکێنی بۆ عەزیەتی خۆمان بێ تۆ هێنی کرد. یەکسەران تەسویریش دەکەین لێرەوە دەست پێ بکە بۆی من جوانە تەسویرەکە دەرچێت چکە بە جەماعەتم وتووە وەرە لای بن ئەم سناپە ئەی هاوات کچەکە ئیژەکە. آخر ئیشەکە ڕێیان ئەوە یەکەم ئیشەکە. ئیستا ئەلێرەوە دەست پێکە ئەوەش باوکم با سەلام بکە. باوکە سەلام بکە تۆ باشقەبا. دەتوانم تەواوی ڤیدیۆکان لە سناپەکانی لە سناپی دایکم بیبینن؟ بۆسە ئیشکە کوڕم دەوا دەشتەکە بێنن با ئیشی خۆی بکە. ئەرە دێڵن ئیش بکەم یان نا؟ ئەوە چۆن مۆبایلانە لای بەندەی؟ هاڕیان تووڕم.
سەختە.